لە ڕۆژی 26 شەشەوە حکوومەت هێرێمی کوردستان لە چوارچێوەی یاسای بودجە بە فەرمی 55,000 بەرمیل نەوتی ڕادستی کۆمپانیای سۆمۆ کردووە بۆ بەکارهێنانی لە ناوخۆ. ئێستا شەوڵێکێ بۆ بەرزکردنەوەی ئەم ڕێژەیە بۆ 130,000 بەرمیل نەوتی ڕۆژانە. ئەندامی کێنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێ هەندێک لایانی نێو چوارچێوەی هەماهەنگی دایانەوەی کێشە بۆ ڕێکەوتنی هەولێر و بەغدا دروست بکەن. دەشڵێت جێبەجێ نەکردنی یاسای بودجە پەیوەندی بە دەرنەچوونی ڕێنماییەکانی وەزارەتی داراییەوە هەیە و داوەشیان لە حکوومەت کردووە لە سەرەتای هەفتەی داهاتووە ڕێنمایی تایبەت بە بودجە دەربکەن. بودجە بە تەواوی نەچووە بواری جێبەجێکردن. دوینێش لە ناو پەرلەمان چەند مداخەلە هەبوون لای پەرلەمانتارەکان داوای زەختیان دەکرد لە سەرۆکاتی پەرلەمان لە حکوومەت بۆەوەی ئاسانکاری یعنی تعلیماتی پێویست لە وەزارەتی دارایی دەربچن بۆی بودجە بکەویتە بواری جێبەجێکردن هەر بۆ وەزارات هەر بۆ پارێزگاکانش جارێ جێبەجێ نەبووە. هەرێمی کوردستان لە مانگی 6ەوە سەرجەم داتاکانی پێشکەشی حکوومەتی عێراق کردووە و دەبوایە موچەی مانگی 6 و 7 بە تەواوی ڕەوانەی هەرێم بکرایە. ئەندامێکی لیژنەی دارایی دەڵێ هۆکاری نەناردنی تەواوی شایستەکانی هەرێم دەگەڕێتەوە بۆ ئەوەی حکوومەتی عێراق وتوویەتی کە پێویستی بەکاتی زیاترە بۆ وردبینیکردن لە داتاکان. بەپێی یاسای بودجەش دەبێت لە چەند ڕۆژی داهاتوودا سەرجەم شایستەکان ڕەوانەی هەرێم بکرێت. بداية الأسبوع الأحد القادم سيتم تمويل رواتب إقليم. دەبێ سەرەتای هەفتەی داهاتوو بەغدا موچەی مانگی 7 بۆ هەرێم بنێرێ و دواتر پاکتاوی دارایی مانگی 3 تاوەکو 6 بکرێن و مادەکانی دیکەش جێبەجێ بکرێن چونکە هەرێمی کوردستان سەرجەم داتاکانی پێشکەشی بەغدا کردووە. حکوومەت هێرێمی کوردستان بۆ دابەشکردنی موچە پێویستی بە 912 ملیار دینارە. بەڵام حکوومەتی عێراق بۆ مانگی 6 تەنها 598 ملیار دیناری بۆ هەرێمی کوردستان ناردووە. بەپێی ڕێکەوتنی هەولێر و بەغدا کە لە پرۆژە یاسای بودجە ئەنجام درراوە لە دوای ڕادەستکردنی نەوت لەلایەن حکوومەتی هەرێمەوە دەبوایە حکوومەتی عێراق پشکی هەرێمی کوردستانی بۆ مانگی 6 و 7 بناردایە. بەڵام بەغدا کەمتر لەو بودجەی کە لە پرۆژە یاسای بودجە دیاری کراوە بۆ هەرێمی کوردستانی ناردووە. دیلان بەرزان کوردستان 24 بەغدا.